دادگای کردنی عەجاج چۆن ترسی خستە دڵی جاش و مستەشارەکانی هەولێرەوە. دوای چواردەیە لە تێپەڕبوونی تاوانە نامرۆڤانەکانی دژ با کورد دەستگیرکردن و دادگای کردنی جەلادەکەی نوگرە سەلمان دووبارە ترسی خستۆتە دڵی ئەو جاش و مستەشارانەی دەستیان لەو تاوانەنەدا هەبووە و ئێستا لە هەولێر وەکوو بەرپرسانی پارتی خۆیان دەڵێن داڵدەدراون. تەسەور بکەن ئەو خەڵکەی پێشان ئەنفالی دەکرد و تعریبی دەکرد و داک خوشیمەی ئەنفال دەکرد کە هاتنە کوردستان هەم ڕێیان گۆڕا. من لەو چەند ساڵە ڕەنگە دەیان جار دەتوانم برێم هەروەختە برێم سەدان جار سەردانی مەنتیقەکانی عەرەبی ئەو ناوام کردێ لەگەر ڕئیس عەشیرەتەوانەی عەرەبی دانیشتیمە. زۆریش لەو قیادانەی کە کاتی خۆی قیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێرە. ئێستا پەشیمانن دەزانن کورد چییە، پارتی چییە، سەرۆک بارزانی چییە. ئێستا دەزانن، ئێستا بە خۆیان دێنە لای مەپسەند دەکەن. باشە بۆچی بەحسی و کوردکوژ لە هەولێر داڵ دەدراون؟ ئەو جاش و مستەشارانەی چاوساغیان بۆ سوپای بەعز دەکرد لە گوندەکانی کوردستان و تەنانەت بەزەییان بە منداڵێکی سەربێشکەشدا نەدەهاتەوە. ئێستا بە قسەی بەرپرسێکی پارتی لە هەولێرن و سەرسامن بەدەسەڵاتی پارتی. ئەمە لە کاتێکدایە ئەوانەی غەدریان دژی کورد دەکرد ئێستا لە دادگاکانی عێراق داوا کراون و عەرەب بە دوایاندا دەگەڕێت، بەڵام حیزبێکی کوردی داڵدەی داون و ڕێگرلەوەی بە سزای خۆیان بگەێندرێن و دادگایی بکرێن. هاوشێوەی ئەوەی ئێستا لەگەڵ عەجاج دەکرێت نەرمینواندنی پارتی بەرامبەر جاش و مستەشارەکانی مێژوویەکی کۆنی هەیە و هی ئێستا نییە. مام جەلال لە بەرگی دووەمی دیداری تەمەندا دەڵێت یەکێتی هیچ نەرمیەکی بەرامبەر جاش و مستەشارەکان نەنواند و لە بەرامبەردا پارتی ئەو هەلێ قۆسە و نەرمی بەرامبەر نواندن، ئەمەش لە بەرامبەر ئەوەی لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا خۆیان و عەشیرەتەکانیان دەنگیان پێ بدەن. ئایا خوێنی قوربانیانی ئەنفالی کورد و تەنانەت بارزانیەکانیش لە بەرامبەر دەنگدانێکدا سازشی بۆ دەکرێت؟ ئێستاش پارتی لە ڕێگەی میدیاکانیەوە خۆی وەکوو خەمخۆری کەیسی عەجاج و قوربانیان دەردەخات لە کاتێکدا ئەوانەی هاوکاری عەجاجیان دەکرد و کوردیان لە گوندەکانەوە بەزیلی عەسکەری دەگواستەوە بۆ نوگرە سەلمان. ئێستا لە هەولێر داڵدەدراون و پارێزگاریان لێ دەکات.